لیژنەی دابوونکی لە ئازادی ڕۆژنامەنووسان و مافی ڕۆژنامەنووسان لە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان. سەرەتاش چەند دەقەیەک وەستان بۆ گیانی پاکی شەهیدان بفەرمون. بفەرمون. زۆر سپاس. وتەی دەستپێک و بەخێراتن و ئەنجومەنی سەندیکا لەلایەن بەڕێز بژار حەکیم جێگیری نەقیبی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان با بفەرمێت. ئەم کاتتان باش. ئامادەبوانی خۆشەویست، بە ناوی ئەنجومەنی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بەخێرهاتنتان دەکەین. سپاس بۆ ئامادەبوونتان لەگەڵ ئێمەدا بۆ ڕاگەیاندن و بڵاوکردنەوەی راپۆرتی لیژنەی داکۆچی لە ماف و ئازادی ڕۆژنامەنووسان. بەڕێزان، لای هەمووان ڕوون و ئاشکرایە کە کاری میدیا لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ فراوانتر و گشتیرتر دەبێت. لەگەڵ ئەم فراوانبوونەشدا ئاستەنگ و ئارێژەی زۆر ڕوبەڕووی میدیاکاران دەبێتەوە لە کاتی ڕووماڵکردندا. ڕووداوی پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بەداخەوە لە حاڵەتەوە بۆ بەدیاردا. پێشێلکاریەکانیش لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان ڕوو دەدەن و زۆرن پێشێلکاریەکان. سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی ئەخلاقی پیشەیی و بەئەرچی خۆی زانیوە لە ڕیگەی لیژنەی داکۆچی لە ماف و ئازادی ڕۆژنامەنووسان بەرگریان لێ بکات و بەم پێیەش ساڵانە لیژنەکە دوو راپۆرت لە یەکەمی شەشمانجی یەکەمی ساڵ و شەشمانجی دووەمی هەموو ساڵێکدا پێشێلکاریەکان بڵاو بکاتەوە. ڕاگەیاندنی ژمارە 27 و 28 راپۆرتی پێشێلکاری کە دەکرێتە ڕوو دەرخەی ئەوەیە کە پێشێلکاریەکان دژ بە ڕۆژنامەنووسان بەردەوام. بیرۆکەی دروستکردنی لیژنەی داکۆچی لە ماف و ئازادی ڕۆژنامەنووسان لەلایەن ئەنجومەنی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە ئەنجامی بەرپرسیارەتی و هەستکردن بەو مەترسیانە بووە کە دژ بە ڕۆژنامەنووسان ئەنجام بدرێت و هاوکار و کاوکشەکانتان لە سەندیکا و لە لیژنەی داکۆچی بە ئەمانەت و بەرپرسیارەتی و خەمخۆریەوە پشتیوانی لە ڕۆژنامەنووسان دەکەن و پێشێلکاریەکان بڵاو دەکەنەوە. ئەنجومەنی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان جگە لەوەی لە ڕێگەی لیژنەی داکۆچیەوە پشتیوانی لە ڕۆژنامەنووسان دەکات، هاوکات ئۆفیسی سەلامەتی پیشەیی هەیە کە بە پشتیوانی فیدراسیۆنی ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتی چەندین خولی سەلامەتی و پیشەیی و خۆپاراستنی لەبەرەکانی جەنگ و چۆنیەتی خۆپارێزی لە کاتی ڕۆماڵیەت هەواڵەکانی شەڕدا بڵاو کردوێتەوە بۆی ڕۆژنامەنووسان خۆیان بپارێزن. پەلاماردان و بە ئامانجگرتنی ڕۆژنامەنووسان لە کاتی ڕۆماڵەکاندا پێشێلکاریی زەقە وە پشتگوێخستنی یاسای کاری ڕۆژنامەنووسی و شکاندنی عورفی کاری ڕۆژنامەنووسیە. لێرەوە داوا لە وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان دەکەین کە راپۆرتی پێشێلکاریەکانی لیژنەی داکۆچی هەڵبەربگرن و بە بایەخەوە لێ بڕوانن بۆ ئەوەی دیاردەی پێشێلکاری دژ بە ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان بنەبڕ بکرێت. دووبارە بەخێر بێن و هەر شاد بن. سپاس بۆ بەڕێز بژار حەکیم. بەڕێزان، ئێستاش وتەی سەرۆکی لیژنەی ڕاگەیاندن و ڕۆشنبیری پەرلەمانی کوردستان لەلایەن خاتوو سەلما فاتیحەوە پێشکەش دەکرێ. با بفەرمێن.
سڵاتان لێبێ بەیانیتان باش هیواداری هەموو لایەکتان باش بن سەرەتا دەمەوێت دەستخۆشی بکەم لە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و لیژنەی داکۆچکردن لە ماف و ئازادیەکانی ڕۆژنامەنووسان کە ساڵانە ڕاپۆرتی خۆیان لەسەر ئەم پێشێلکاریانە پێشکەش دەکەن و بەرچاوبوونێکی زۆرمان دەدەنێت لەسەر پێشێلکاریەکان هەرێمی کوردستان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان. مادام وایە ئێمە لێن هەموومان کۆبووینەتەوە لەسەر قسەکردن لەسەر و پێشێلکاریانەی کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و میدیاکاران دەکرێت کەواتە داتاکانی ئەم ڕاپۆرتە ئەگەر بەرز بوو بێتەوە یاخود نزم بوو بێتەوە کەمی کرد بێت جێگەی نیگەرانی هەموو لایەکمانە چونکە ئێمە لەسەر پێشێلکاری قسە دەکەین. ئەو پێشێلکاریانەی کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەکرێت هەرێمی کوردستان هەندێکیان بە قەست دەکرێن و هەندێکیان بەبێ قەست دەکرێن لەلایەن ئەو کەسانی کە پێشێلکاریان بەرامبەر دەکرێت. بەڵام پێشێلکاری گەورە دەرحەق بە ڕۆژنامەنووسان ئەوەیە کە هەموومان لێی ئاگاداری و هەمووشمان پێکەوە لێی بەرپرسیاری کە گرنگترینیان ئەوەیە کە نەپاراستنی مافەکانیانە لەناو دەستگا فەرمیەکانە و دانەنانە بە پێبەستانەی کە دەکرێت لەگەڵیانە لەگەڵ لایەنانەی کە دەستگای ئەعلامی و میدیایی گەورن هەمووان دەبینین ڕۆژانە لە دەستگاکانەوە لەسەر میزاجی شەخسی و سیاسی ڕۆژنامەنووسێکی زۆر یاخود بەبێ هۆکار لە دەستگاکانی ڕاگەیاندنە دەردەکرێت و لەوانەیە زۆریشان تۆمار نەکرێن کە گرنگترین خاڵ کە پێویستەکات لەمەوە دواکاری لەسەر بکەین دارپیانانی ئەو پێبەستانەیە کە ڕۆژنامەنووسان و میدیاکاران لەگەڵ دەستگاکانی ڕاگەیاندنە پێوەستن. هەروەها بابەتێکی تر هەیە کە ئێستا لەناو میدیاکار لەناو دەستگاکانی ڕاگەیاندنە زۆر بەڕوونی بەرامبەر و دەرحەق بە ڕۆژنامەنووسی پیشەی و ئەکادمی دەکرێت ئەویش ئەوەیە کە ڕۆژنامەنووس یاخود بگورن هەندێک کەس بە ناوی ڕۆژنامەنووسەوە دەهێنرێنە پێشەوە و ئەفزەڵ پێدانی زۆر دەدرێت بەسەر ئەو کەسانەی کە ڕۆژنامەنووسی جددین و ڕۆژنامەنووسی پیشەیی و ڕۆژنامەنووسی ئەکادمی و کۆمەڵی کەسان دێنە پێشەوە ئەفزەڵیەتیان پێدەدرێت ئەمەش پێشێلکاریی گەورەی بەرامبەر بۆ ڕۆژنامەنووسانی کە ڕۆژنامەنووسی ئەکادمی و پیشەیی و دەبینین ساڵانە ڕۆژنامەنووسێکی زۆر ئەکتیڤ باش پەروەردەکراو واز دەکاری ڕۆژنامەنووسی دەهێنن یاخود ئەو بوارە ڕادەکەن و دەچن شوێنی تر کار دەکەن. ئەمە سەرڕای ئەوەی کە سەندیکایەکەی پێویستەکە کار لەسەر ئەم بابەتانە بکات و سەندیکایەکەی پێویستەکە پارێزگاریان لێ بکات. لەڕاستیدا بوونی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئەرشێکی گەورە لە کۆڵ دەکاتەوە لە چاو هەندێک بواری تر لە مەجالەکەیە کە سەندیکایان نییە و ئێستا ئێمە هەوڵ دەدەین سەندیکایان بۆ دروستکەین یاخود کاریان بۆ بکەین بۆی جێگەیەک دەبێت ڕێکخراوێکە بێت دەستەیەکە بێ پارێزگاریان لێ بکات. سەرڕای هەوڵی زۆری سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێستا لێ بینم جێی تمۆحی سەرجەم ڕۆژنامەنووسانی کوردستان نییە. لەبەر ئەوەی بەشێکی زۆر لەو میدیاکارانی کە ئێستا لە بواری میدیا لەناو ڕۆژنامە و میدیاکانە کار دەکەن بەلایەنەوە گرنگ نییە ئەندام بن لەم سەندیکایە یاخود ئەندام نەبن. لەوانە ئێستا بەشێکی زۆر ڕۆژنامەنووس لێرە بن خۆیان ئەندام نەبن لە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان. لەبەرەوەی پێویستەکە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە ئەم ساڵ و ساڵانی داهاتوودا بە پەیوەندیەکانی خۆیدا بچێتەوە بە تایبەتی لەگەڵ دەستگای ئەعلامیەکاندا بۆ بتەوکردنی پەیوەندیەکانیان و هەروەها پێداچوونەوە بە ئەندام و ژماری ئەندامیان چونکە ئەوەی ئێستا هەیە ڕۆژنامەنووسێکی زۆر بەناو لەناو سەندیکا تۆمارن بەڵام کاری ڕۆژنامەنووسی ناکەن. لە بەرامبەردا کۆمەڵێک ڕۆژنامەنووسمان هەیە کە ئەندام نین لەم سەندیکایە بۆی پێی وایە تعبیر لە حەق و حقوق و مافەکانی ئەو ناکار کارێ بکەن. بۆی گرنگترین خاڵ ئەوەیە کە پێداچوونەوە بە شێوازی ئەندام بوون هەروەها ئەندامێتی لە سەندیکایدا بکرێت. دەمانوێت لەم ساڵدا لەگەڵ سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و لیژنەی ڕۆشنبیری پەرلەمانی کوردستان کۆمەڵێک کار بکەین کە گرنگترین کاراکردنی سندوقی خانشینی ڕۆژنامەنووسانە بۆ ئەوەی بتوانین هەردوو لاپێکەوە سندوقێکی خانشینی ڕۆژنامەنووسان کارا بکرێتەوە بە جۆرێک ئەم سندوقا ببێتە هۆکارێک بۆ ئەوەی زامنی ژیانی و داهاتووی بۆ ڕۆژنامەنووسانانە بکات کە لە کەرتی تایبەت یاخود لە میدیای تایبەتا کار دەکەن و لە کەرتی گشتیدا ژیانیان یاخود ئایندیان خانەنشین ناکرێت. ئێمە خۆشبەختانە جیاواز بۆ باسم کرد لە هەندێک بواری تر ئێمە ئەم سندوقە یاسایی هەیە لە پەرلەمانی کوردستان بەڵام ئەکتیڤ نییە و کاری لەسەر ناکرێت و کێشەیەکی زۆری هەیە لەسەری و ڕۆژنامەنووسێکی زۆر کەم دەتوانن سوودەم سندوقە وەربگرن لە ساڵانی
کۆنداوە ئێستا ئەم سندوقەیەمە هەوڵ دەدەین ئەم ساڵدا لەگەڵ سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کار لەسەر ئەمە بکەین بۆ پێویستە کا سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و پەرلەمانی کوردستان کار لەسەر دەرکردنی کۆمەڵێک یاسا بکەن بۆ پاراستنی مافی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان و بۆ ڕێخستنی میدیا لە هەرێمی کوردستان وەکو ڕێخستنی میدیای رادیۆ و تەلەڤیزۆن هەروەها ڕێخستنی میدیای ئەلکترۆنی لە هەرێمی کوردستان بە جۆرێک ئەو یاسایانەی کە دەردەچێن یان ئەو ڕۆژنووسانەی کە پێشکەش دەکرێن لە پەرلەمان بە جۆرێک بێت کە بوارەکە بەرەو باشتر بەرێت نەخوت خراپی بکات و بێتە بۆ کارێک بۆ کردنی ئازادی هەرێمی کوردستاندا. جارێکی تر سوپاس بۆ سەردیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و سوپاس بۆ ئامادەبوونی هەمولایەتان و سوپاس. سپاس بۆ خاتوون سەرما فاتح. ئێستاش وتەی بەڕێز بەڕێوەبەری ڕۆشنبیری و ڕاگەیاندنی پارێزگاری سلێمانی بەڕێز محسین ئەدیب بافەرمێت. پێویستیم بەو شتە نیە لە ژێرمایەت. زۆر بەرز نیم، بەیانیتان باش، هەمولایەکتان بەخێر بێن. سپاس بۆ ئامادەکارانی ئەم ئیڤێنتە و ئامادەکارانی ڕاپۆرتەکە، هەمولایەکتان بەخێر بێن. ئەگەرچی ئێمە هێشتا ئەگەمان لە ناوەڕۆکی ڕاپۆرتەکە نییە کە چیتایە پێشێتاریەکان چەندێکن، بەڵام بەداخەوە یعنی پێشوەختە هەمومان ئاگاداری ئەوەین کە بەداخەوە لە کوردستان و لە ناوچەکەشا پێشێوتاری زۆر هەیە بەرامبەر بە کاری ڕۆژنامەگەری، بەرامبەر بە ڕۆژنامەنووسان، بەرامبەر بە ڕاگەیەنکاران، بەرامبەر بە نووسەران، بەرامبەر بە هەموو خەڵکانەی کە زمانی قسەکردنیان هەیە، زمانی گزارش بەخۆکردنیان هەیە. پرسیارێکی جددی ڕوبەڕووی هەمووانە بێتەوە لەوەی کە بۆچی ئازادی ڕاگەیاندن، ئازادی ڕادەربڕین وەکو پێویست لەم ناوچەیە و لە هەرێمی کوردستانیشا ڕێزی لێ ناگیرێ. لە ڕاستیان ڕەنگە ئەگەر بە شوێن وەڵامی ئەم پرسیارەیە بڕۆین و قسەی لەسەر بکەین زۆر زۆری بوێ، بەڵام من لێرە هەوڵەیەم ئەم دەرفەسا خۆستنەوە بۆی کە کۆمەڵێک یەک دوو ئاماژە بە دووسێ خاڵ بکەم. بەڕێی من هەموو ئەو پێشێرکەرانی بەرامبەر بە ڕۆژنامەنووس دەکرێ یەکێ لە هۆکارە ڕانەگەیەنراوەکان ئەوەیە کە کۆمەلگای ئێمە دەسەڵاتی سیاسی هێزە ئەمنیەکان وەکو کائینێکی ئیجابی پۆزتیڤ لەگەڵ ڕۆژنامەنووسا مامەڵە ناکەن. واتە مامەڵەیەکی ئیجابی بۆ کاری ڕۆژنامەنووسی، بۆ کاری ڕاگەیاندن، بۆ کاری ڕۆژنامەنووسان پێشوەختە لە زیهنیەتی ئێمەیە حضوری نییە. بە پێچەوانەوە کاتێک کە سەیری پێشێوتاریەکانەکەی ڕاستەخۆوە بەوە ئەبینی کە لەلایەن هێزە جۆرا و جۆرەکانەوە هەم کۆمەلگا، هەم هێزە فەرمیەکان، هەم هێزە نافەرمیەکان وەکو کەسێک کائینێک لەگەڵ ڕۆژنامەنووسا مامەڵاکرێ کە خاوەن سابقەیەکی جیناییە. دەوازانن لە قانونە هەمووانەی کە سابقەی جیناییان هەیە زیاتر لەلایەن با بڵین وەزارەتی ناوخۆوە، لەلایەن دادگاوە، لەلایەن قازیەکانەوە مامەڵەیەکی تومیان لەگەڵ ئاکرێت. بەڕێی من هەنێ حاڵەت هەیە کە وا ئەکات کە تونوتیژی بەرامبەر بە ڕۆژنامەنووس و بە ئازادی ڕادەربڕین بێت پەیوەندی بەم مەسەلەیەوە هەیە. بۆیە یعنی کە ئەمە داواکاریەکیش لە ڕاستیە لە هەموو لایەک لە دەستگاکانی ڕاگەیاندن لە سەندیکای ڕۆژنامەنووسان کە ئەم کولتورە لە یاسایە، لە گوتاری میدیای خۆیانە، لە بەرنامە جیاوازەکانی میدیایە هیچ لەسەرەوە پێکە میدیاکار کائینێکی ئیجابیە، نەک کائینێکی سلبی. میدیاکار هاوڵاتیەکی ئاساییە، نەک کەسێک خاوەنی سابقەی جینایی بێ وەم زۆر لەگەڵ یا مامەڵە بکرێ. ئەڵبەتە ئەمە قسە زۆر هەڵەگرێ. ئەچمە سەر نوقتەی دووەم کە ئێمە تا ئێستا وەکو ماف سەیری ئازادی ڕادەربڕی نەکرد، بەڵام لە ڕاستیە ئازادی ڕادەربڕین لەوە گەورەترە کە مافێ بێ من دەسەڵات بیدا یان نەیدا، کۆمەلگا بیبەخشێ یان نەیبەخشێ. لە ڕاستیە ئازادی ڕادەربڕی بەر لەوەی ماف بێ ضرورەتە، پێویستیە. یعنی وەکو چۆن تۆ پێویستیت بە حاجیاتە، بە ئاوە، بە خواردنە، بە خواردنەوەیە، بە جلب و بەرگە، بە مەسکەنێکە، لە ڕاستیە هەموو کۆمەلگایەکیش پێویستی بە ئازادی ڕادەربڕینە.
نەک ئەوەی کە تەنها مافێ بێ چۆن پێویستی بە ئازادی ڕادەربڕینە بێگومان دیسانەوە ئەمە ئەکرێت لە کۆمەڵی ڕوانگەی جۆرا و جۆرە قسەی لەسەر بکەی بەڵام کاتێک کە فەیلسوفەکان هەمویان جەخت لەسەرەوەکەنەوە کە مرۆڤ بوونەوەرێکی بگۆیە ناتقە ئەمە هەر لە خۆوە نییە یعنی ئەوەی کە مرۆڤ لە بوونەوەرەکانی تر جیا کاتەوە لە ڕاستیا بە تەنها زمانە چکە تۆ لە ڕێگای زمانەوە گزارش لە واقعی لە ناختایە کاتێک کە ئازادی ڕادەربڕین نەبوو من نازانم تۆ چ ماهیەتێک هەیە من نازانم کۆمەڵگاکەم چۆنە کێشەکانی چییە خاڵی لاوازی چییە خاڵی بەهێزی چییە تەنها هەموو ئەم شتانە حقیقەتی کۆمەڵگا لەو ڕوانگ لەم بە ئامڕازی زمان ئێتە بەردەستی من وەکو کۆمەڵگا وەکو موەسسەی فەرمی و نافەرمی بۆ کاتێک کە من کۆمەڵگای خۆم نەناسی لە ڕاستیا ناتوانم ئیش لەسەر تێپەڕاندنی خاڵە لاوازەکان و بەهێزکردنی خاڵە بەهێزەکانی کۆمەڵگای خۆم بکەم بۆیە لە ڕاستیا ئازادی ڕادەربڕین پێداویستیە ئەمە جگەلەوەی کە خاڵی جیاکەرەوەی سەرشینیەوان مرۆڤ و بوونەوەرەکانی تر ڕێزمەیە ئاژەڵەکان لە ڕاستیا بە تەنها بریتیە لە ئازادی ڕادەربڕین بە مانایەکی تر لە هەر کۆمەڵگایەکە ئازادی ڕادەربڕین نەبوو احترامم هەیە یعنی جیاوازیەکی زۆر نەکراوە لە بینی مرۆڤ بوونەوەرەکانی ترا کە ئەمە کارەزادێکی زۆر زۆر گەورەیە ئەمە جگەلەوەی کە تۆ لە ڕێگای ئازادی ڕادەربڕینەوە پرۆڤەی گەشەکردنی عەقڵیەکەیت یعنی کەسێک گروپێک نەتەوەیەک خاوەنی زمانی ڕاستەقینەی خۆی نەبێ و نەتوانێت گزارشتی لێ بکات لە ڕاستیا ئەو کەسە ئەو نەتەوەیە ئەو گروپە ئەساسەن بوونی نییە هەر بۆیەش فنکشتاین نوام چۆمسکی پێش ئەوان هایدگەر هەمویان جەخت لەواکەنەوە کە سنووری زمان یەکسانە بە سنووری فکر و سنووری فکر و هزر و فەلسەفە یەکسانە بە سنووری زمان تا ئەو ڕادەیە کە تۆ ئەتوانی گزارش لە شتەکان بکەی ئەتوانی خاوەنی فکر بی خاوەنی داهێنان بی و ڕەنگە ئەمە هۆکاری سەرەکی ئەوەش بێت کە جیاوازیەکی گەورە هەیە لە بینی کۆمەڵگا شەرقیەکان و کۆمەڵگا غەربیەکانە چۆ کۆمەڵگا غەربیەکان لەوە تێگەیشتون کە ئازادی ڕادەربڕین بە تەنها ماف نییە بەڵکو پێداویستیە ئەگەر ئازادی ڕادەربڕین نەبێ یعنی گەشتە سەندن نییە زانست نییە حەزارەت نییە پێشکەوتن نییە بۆیە یعنی جەختکردنەوە لە مەسەلانە مۆزوعێکی گرنگە بۆیە من لە ڕاستیا لێرە دەستخۆشیەکەم لە سەندیکای ڕۆژنامەنووسان کە بەردەوام ڕاپۆرتی جۆرا و جۆریان هەیە ئەمە لەلایەکەوە جۆرێکە لە شەفافیەت لەلایەکی دیشەوە ئەم ڕاپۆرتانە کاتێکە باسی پێشێبکاریەکانەکەن ئۆکەی پێشێبکاری هەیە لە زۆری وڵاتێکدا دنیاشا هەیە بەڵام لەوە خەتەرناکتر ئەوەیە کە تۆ پێشێبکاریت بەلاوە ئاسایی بێ بۆیە کاتێکە سەندیکای ڕۆژنامەنووسان یان هەر دەستگایشی تر کە تایبەتە بەکاری ڕۆژنامەنووسی و مافی ڕۆژنامەنووسان ڕاپۆرت ئامادەکەن ڕاستیا جێگای دەستخۆشیە چکە لانی کە من ڕاپۆرتانە پێمان دەڵێن ئێمە پێشێبکاریمان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان پێ ئاسایی نییە بۆیە هەڵوێستەی لەسەرەکەین ڕاپۆرتی لەسەر ئامادەکەی کۆبوونەوەی ئاوای بۆ دروستەکەین بۆیە لە ڕاستیا جارێکی دەستخۆشی مێ سەندیکای ڕۆژنامەنووسان و جارێک دیش ئێوە بەخێر بێن و داوای لێبوردنەکەمە کە تۆزێک درێژەما بێتێن زۆر سوپاس بۆ بەڕێز محسینەدین بەڕێزان ئێستاش دەچینە لای لیژنەی داپۆچی بۆ پێشکەشکردنی ڕاپۆرتەکەیان با بفەرمووین ئامادەبووان ئێستا دەست دەکەین بە نمایشی ئەو ڕاپۆرتێک کە ئەمساڵ ئامادەمان کردووە پێشەوەی ئێمە ڕاپۆرتەکە دەست پێ بکەین بەڕێز حاکم ئازاد نەقیبی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان وتەیەکی ئەبێت با بکات زۆر سپاس کاتتان باش بەڕاستی من دەمێ هەندێ سەرنجەکەم کە ڕەنگە پەیوەندی بە ڕەوشی پێشێبکاریە لە هەرێمی کوردستان بێگومان راپۆرتەکانی سەندیکا کە شوێنی راپۆرتە باست 14 ساڵ ئەگەر بەئینسافەوە هەر مامۆستایەک بێنێ بە راپۆرتەکاندا بێتەوە دەبێنێ کە ئەم راپۆرتە تەرمۆمەتری جێبەجێکردنی یاسای ژمارەسیکردە کوردستان ئێمە لە ڕابردوودا کۆمەڵێک دوکومنت و هەبوو لەگە هەندێ ڕێکخراوی نێودەوڵەتی بۆ چۆنێتی نووسینی راپۆرتەکان
وزنجا لدري ولات بشدار بن شلون رابورتي بشكاري دنسي بقي معايير دبي دو بابت هيك لا يمسر زي سرنجا بدأ والله صلاني رابدو حلمتك لروالد دا لرخصات دا بريتيا لا دا كشكدن الصوزي وما فو آزاد روزنامه نووسان بەڵام لە ناوەرۆکدا بریتی بووە لە بەلاغێدا بردن و سەڵاشەکردن و لە ناوەرۆکدا بریتی بووە لە بەکارهێنانی سەراعی سیاسی نەناو سەبەتەی مێدیا لە ناوەرۆکدا بریتی بووە لە دروستکردنی حزبی سیاسی و بردنی خەڵک بۆ بڵێن ئێمە پێمان وایە ڕەنگە سەندیکا ڕۆژنامەی کوردستان دەخالەتی حزبی تێدا بووە دەخالەتی سیاسی لە کاربارەکاندا هەبووە کەموکڕی هەبووە بەڵام جارێک دەکەم مامۆستایەکی زانکۆ مامۆستای قوتابخانە هیچ کاتێک دەخالەتی حزبی ڕێگر نییە لەوەی بین ساقەوە وانەکە خۆی بڵێت دەخالەتی حزبی پۆلیسێک بە نمونە هیچ کاتێک ڕێگر نییە لەوەی پۆلیسێک بە میهەنیەوە وجدانی خۆی ئاسوودە بکە و کارەکانی ئێمە پێمان وایە تا سەر ئێسقان تا بینە قاقا لەگە ئازادی بیڕادا ئازادی بیڕا بە مەفهومی ئێستا بەشێکە لە کەرامەتی ئینسان ئەگەر جارێکی جارنامەی مافی بۆ بنووسرێتەوە ئێستا بێگومان خزمەتگوزاری ئینتەرنێت ئازادیکاری بیڕا بە شکلێکە دەنووسێت کە ڕۆژ بە ڕۆژ تەکنۆلۆژیای مێدیا ئەم کارە دەسەلمێنێ من لێرە ملاحەزەیەکی زۆر وردم هەیە کە دەمەوێت بیڵێم ممارەسەکردنی ئازادی خۆت لە ناو ئەکاونتی شەخسی بریتی نییە لە مزاولەکردنی پشێتی ڕۆژنامەنووسی ممارەسەکردنی ئازادی خۆت چونکە مێدیا بەخۆی بەشێکە لە ئازادی بڕا بە سۆشیال مێدیاش بەشێکە لە ئازادی بڕا لێ مستەفیدی بەڵام بەکارهێنانی ئەم ئازادیە ممارەسەکردنی ئازادی تایبەتی خۆت هیچ کاتێک مزاولەکردنی پیشێ ڕۆژنامەنووسی و ئێمە ئەمساڵ لە سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان بە پێی معایری نێودەوڵەتی بەهاریکاری IFG دەست دەکەین بە بەهاریکاری مامۆستایانی بەڕێژی زانکۆش بە تایبەتیوانی پسپۆرن هەروە بەهاریکاری پەرلەمانی کوردستان ڕۆژانی ڕۆژنامەگەری کوردی لە دووەمین دیداری نێودەوڵەتی ڕۆژنامەنووسی بەکاردێنین دۆخۆژینەوە بۆ تەرحکردنی ئەم مەسەلەیە باروها لە ڕۆژانی داهاتوو لە دهۆک هەولێر سلێمانی هەڵەبجە دەست دەکەین بە ئانێل و ئامادەکردنی پێپەر لەگەڵ سپۆران و مامۆستایانی زانکۆ لەسەر ئەم مەسەلەیە بێگومان ئێمە سپاسی هەموو ڕێیان دەکەینەوە سلمەخان ژووتی بەڕاستی یاسای خانشینین بۆ خۆی بکێکم لە کەسانێک کە لە شەرعی ئەساسی داکی ئەساسی قانونەکەمان نووسیوە ئێمە مشکلەی دیکەمان زۆر هەیە لە کوردستان بەداخەوە لە زۆر شتێک حاڵی نین کە پێویستە ئەم مەسەلانە چارەسەر بکرێت من ئەوەندە قسە دەکەم داوای لەون دەکەم ئەو کە ئەو دووسێ سەرنجەم بە پێی زانی دەرفەت دەدەمە دکتۆرە نزاکەت پروفێسۆرێکی لیژنەی دادپەروەری بۆی دەست بکەین بە ئەم راپۆرتە هەروەکو ئەم راپۆرتەژە ئەمڕۆ کۆمەڵێک جنگی دیکە و ئاراستەی دیکەش هەوڵ دەدرێت لە ناو راپۆرتەکەدا باز بکرێت زۆر سوپاس بەڕێزان ئێستا داتا و پێشێرکاریەکانی ساڵی 2021 کە لە نەر راپۆرتی ژمارە 27 و 28 بووە بۆتان خوێنینەوە ژمارەی ئەو حاڵەتە پێشێرکاریانەی لە ساڵی 2021 کە بۆ 79 حاڵەت بووە
ژمارەی ئەو ڕۆژنامەنووس و دەستگایانەی پێشێلکاریان بەرامبەر کراوە 187 ڕۆژنامەنووس و دەستگا بوو. بە پێی جۆری پێشێلکاریەکان دەستگیرکردن 7 حاڵەتمانە بووە، ڕێگەنەدان و جیاکاری 31 حاڵەتمانە بووە، هێرش و سوکایەتی 22 حاڵەتمانە بووە، لێدان 4 حاڵەتمانە بووە، هەڕەشە 2 حاڵەتمانە بووە، داخستنی نووسینگە و کەناڵ 3 حاڵەتمانە بووە. ئەو ڕۆژنامەنووسانە ژمارەی ڕۆژنامەنووس و دەستگاکان کام پێشێلکاریان بەرامبەر کراوە 35 ڕۆژنامەنووس دەستگیر کراوە لەم ساڵە، 61 ڕۆژنامەنووس ڕێگەی لێگیراوە و جیاکاری بەرامبەر کراوە، 79 ڕۆژنامەنووس هێرش و سوکایەتی بەرامبەر کراوە، 5 ڕۆژنامەنووس لێی دراوە، 4 ڕۆژنامەنووس هەڕەشەی لێکراوە، 3 نووسینگە و کەناڵ داخراوە کە لە ڕۆژئاوای کوردستان بووە. پێشێلکاریەکانی ساڵی 2021 بە پێی پارێزگا هەولێر 33 حاڵەتە بووە، سلێمانی 20 حاڵەتە بووە، دهۆک 3 حاڵەتمانە بووە، هەڵەبجە 1 حاڵەت هەبووە، کەرکووک 7 حاڵەتە بووە، خانەقین 1 حاڵەت، مووسڵ 1 حاڵەت، بەغداد 1 حاڵەت، نەجەف 1 حاڵەت، ڕۆژاوای کوردستان 4 حاڵەت. بە پێی ڕەگە 186 یان نێر بوون لەو ڕۆژنامەنووسانە، تەنها ڕۆژنامەنووسێکیان مێ بووە کە ئەم ساڵ پێشێلکاری بەرامبەر کراوە. ئێمە ڕەنگە بڵێنەوەی ئەو پارێزگارانش لەوانەیە ئێمە دەستمان پێیان نەگەشتێ بۆی پێشێلکاریەکانیان ئەوانەی جنوب بوو بڵێن ناوچەجێ ناکۆکەکان و بەغداد لەوانەیە حاڵەتی تر ڕوویدا بێ، بەڵام ئێمە ئەوانەمان بەدەستگەیشتووە. ئەوەشتان پێ ڕاگەیەنین ئێمە لیژنەی داکۆکی تەنها ئەم پێشێلکاریانە ناخێنە ڕوو ئەمڕۆ، چکە لیژنەی داکۆکی جگە لەوەی ئەم پێشێلکاریانە لەسەر سکاڵای ڕۆژنامەنووسەکان خۆیان کە بۆیان نردوین تۆمارمان کردووە. ئێمە ورتر و دەقیقتر ویستمانە بە دوای پێشێلکاریە بڕۆین. ئەمڕۆ ڕاپرسیەکمان بۆ ئامادەکردوون و ئەو ڕاپرسیە داتای زۆر ورتر و دەقیقتر و شمولیتر لەسەر بارودۆخی ڕۆژنامەنووسان ئەخاتە ڕوو. وێ داواکارم لە دەستگاکانی ڕاگەیاندن لەگەڵمان بمێننەوە، پاشکەمێکی تر ئەو داتانەشتان بۆ ئەخەینە ڕوو کە ڕەنگە ئەوان زۆرتر گزارشتێکی زیاتر و شمولیتر بە بارودۆخی ئێوە بخاتە ڕوو کە لێرا بۆتان نمایشەکەی. ئێستاش خوێندنەوەی داتاکان ئێستا ژووتەی پێشەکی راپۆرتەکە و لەلایەن کا گۆران جەلالەوە با بفەرمێت. لێوانانی قەدرگران، ڕۆژنامەنووسان و ڕۆشنبیران، کەناڵەکانی ڕاگەیاندن بە ناوی سەندیکا و لەنەر سەندیکاش بە ناوی لیژنەوە بە خێراتنی گەرمتان دەکەین. دیارە ئامادەبوونتان هاندەرێکی واتایی بەهێزە بۆی ئێمە لە لیژنەکە زیاتر و زیاتر بتوانین بپڕژێنە سەر تۆمارکردنی پێشێلکاریەکان و بەدەرخستنی پێشێلکاریەکان. بەڕێزان، لیژنەی داکۆچی لە ئازادی ڕۆژنامەنووسان و مافی ڕۆژنامەنووسان لە کوردستان وەک نەریت و ئەرشی سەرەکی و لە پێشینەی خۆی ساڵانە راپۆرتی پێشێلکاریەکان بڵاو دەکاتەوە. ئەم ساڵیش راپۆرتی ژمارە 27 و 28 ساڵی 2021 دەخاتە بەردەست ڕایگەشتی ناوەخۆ و دەرەوە و لایەنە پەیوەنددارەکان. ئەم راپۆرتە جگە لەوەی خوێندنەوەیەکی پیشەیانەی ڕەوشی ڕۆژنامەگەری و تۆمارکردن و خستنە ڕووی داتای پێشێلکاریەکانە، مەبەستیشمانە بەم کارەمان هەوڵێک بدەین بۆ کەمکردنەوەی پێشێلکاریەکان. بەداخەوە هەموو ساڵێک پێشێلکاریەکان دووبارە دەبنەوە، بەڵام هەر جارە و بە فۆرم و شێوازێکی دیکە، بە تایبەتی لە کاتی بوونی گرژی و ناکۆچی سیاسی و بوونی ڕوودا و پرۆسیسی هەڵبژاردن کە دەبنە هۆکار و دەرکەوتن و زیاتربوونی پێشێلکاریەکان. لێرەدا دەبێ بگوترێت کۆکردنەوە و دەستنیشانکردنی کەموگوڕی پێشێلکاریەکان و ئامادەکردنی داتای وەرد بۆ لیژنەی داکۆچی کارێکی ئاسان و ئاسایی نییە. یەکێک لە گرفتەهەرە دیارەکان بە دواداچوون و ساختکردنەوەی ئەسلی پێشێلکاریەکانە. دەبێ ئاماژە بۆش بدەین هەندێک پێشێلکاری دیکە لەش بە ڕۆژنامەنووسان و دەستگاکانی میدیا دەکرێن تاکو ئێستا لیژنەی داکۆچی نەیتوانیوە ئامار و داتای ڕاستەقینەیان لەسەر بدات. بە تایبەت ئەوانەی لەناو دەستگاکانی میدیا بەرامبەر ڕۆژنامەنووسان دەکرێت وەک بڕینی موچە، کاری زیادە، نایەکسانی لە ئەرک و ماف، جوداکاری و زوڵمکردن لە ڕۆژنامەنووسان لەناو گرێبەستەکاندا کە دەبنە مای فشاری دەرونی و مادی. هەروەها پابەند نەبوون بە ئیلزامی ناو گرێبەستەکان و فرامۆشکردنی ئەو بەرگانەی کە لە بەرژەوەندی ڕۆژنامەنووسانە
زۆرێکی دیکەی لە پێشێلکاری ئەو برگا ئەم ساڵ لەژنەی داخۆشی تێبینی کردووە پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامە نووسانی مێینە بە تایبەتی گێچەڵی سیکسی زۆر بوون کە لەگەڵ ئەم راپۆرتدا پاشکۆیەکی تایبەت بەو بابەتە بڵاو دەکەینەوە هەر ئەم ساڵیش سەندیکای ڕۆژنامە نووسان بە هاوکاری ڕێکخراوی ئەنتەرنیوز ڕێبەرێکی کردەیی بۆ بەرەنگاربوونەوەی گێچەڵی سیکسی لەنێو دەستگاکانی ڕاگەیاندن و چاپ بڵاو کردوێتەوە سەرباری ئەوەی بەردەوام هێڵی گەرمی پەیوەندیمان لەگەڵ ڕۆژنامە نووسان کردوێتەوە بەڵام پێویستە زیاتر بۆ خاڵانە بدەیت سەرباری ئەو بابەتانە پرسی میدیا ئەلکترۆنی و ئەو بابەتانە لە سۆسیال میدیادا بڵاو دەبنەوە ئەرک و بەرپرسیارەتی زیاتری خستوۆتە ئەستۆی سەندیکای ڕۆژنامە نووسان ئەم ساڵیش ساڵی 2022 هەموو هەوڵێکی خۆی سەندیکا هەموو هەوڵێکی خۆی دەخات لەگەڵ بە هاوکاری پەرلەمانی کوردستان ئەو پرسە چارەسەر بکات و لۆ پێناوەشدا ئەو بابەتە بە گوێرەی ستاندەر و پەیوەندە نێودەوڵەتیەکان ڕێک بخات بە هاوکاری پسپۆڕان و ڕۆژنامە نووسان لایەنە پەندارەکان کۆڕ و کۆبنەوەی کۆنگرەی تایبەت بەو پرسە ببەستێت دەبێت بە ئاماژەش بکەن لەم راپۆرتەدا وێلای داتای پێشێلکاریەکان بەیاننامە و ڕوونکردنەوەکانی ژنەی داکۆچی بڵاو دەکەینەوە هەروەها لە ماوەی 10 ساڵی ڕابردووشدا لە ژنەی داکۆچی بە هاوبەشی لەگەر مەکتەبی سەلامەتی پیشەیی سەندیکای ڕۆژنامە نووسان بە ژێرەی بەڵگەنامەکانی یەکتێگەیشتنی IFJ خولی تایبەتی بۆ زیاتر لە 1950 ڕۆژنامە نووس لە هەر ڕێگەست بە مەبەستی چۆنێتی خۆپارێزی لە کاتی ڕووماڵکردنین لەناو ڕووداوەکانی شەڕ و پێکدادانی چەکداری و هەروەها پاراستنی ڕۆژنامە نووسان لە ڤایرۆسی کۆڕۆنادا کردوێتەوە کە بێگومان هەموو ئەو فاکەران ڕۆنان هەبووە لەسەر سەلامەتی ڕۆژنامە نووسان لێرەدا بە دەرفەتی دەزانی ڕوودەممان بکەینە ئەو دەستگا ڕاگەیاندنە تازانەی ناو ئەنتەرنێت کە سەکۆی پەخشی تەلەڤیزۆنیان داناوە و هەواڵ و راپۆرت و زانیاری بڵاو دەکەنەوە لە سەندیکای ڕۆژنامە نووسان خۆیان تۆمار بکەن تا پیشەوەران و ڕۆژنامە نووسانی پیشەیی لە چالاکیە ناڕۆژنامە نووسیەکان جیا بگرێنەوە تاکو لە کاتی بوونی هەر پێشێلکاریەک لە بەرامبەریاندا لە ژنەی داکۆچی بتوانێت داکۆچیان لێ بکات و لەستەریان وەدەنگ بێت لە کۆتاییدا سوپاس بۆ هەموو لایەک بە تایبەت ئەو ڕۆژنامە نووسانەی هەمیشە هاوکارمان بوون لە ئامادەکردنی ڕاپۆرتەدا زۆر سوپاس دەستخۆش کاگۆران بڕیادەری لیژنەی داکۆکی ئێستاش بەڕێز کاک خۆشناو جەمیل ئەندامی لیژنەی داکۆکی و ئەندامی ئەنجومەنی سەندیکا داتاکان بە عەرەبی بۆ کەناڵەکان ئەخاتە ڕوو بە